نزیکەی دو هەفتە لەمەوە پێش لێچێک لە گەڕەکانی شاری سلێمانی چەند منداڵێک دەچن بۆ کڕینی چەند شتومەشێک لە ڕێگا سەگ پەلاماری دوودانە لە منداڵەکان دەدات دانێکیان بە سەختی بریندار دەکات. دوای 10 ڕۆژ لەم ڕووداوە یەشێک لەو منداڵانە گیان لەدەست دەدات بەهۆی گەستنی سەگ کە گازی لە بەشی سەرەوەی جەستەی گرتووە. منەچمە لای کاکشاهۆ باوکی ڕازگۆ ئەو منداڵی کە کۆچی دوای کردو 3 ڕۆژ لەمەوبەر دوای ناخۆشیتان بێت ئەم ڕووداوە چۆن ڕوویە و چی بوو؟ وڵای ئەم ڕووداوە لە ماڵەوە بووین پێشکی بە خێرانتانەکەم دۆسپاسانەکەم ئەم ڕووداوە لە ماڵەوە بوو لە ماڵەوە مناڵەکانتیان چین بۆ دوکان شتەکڕین منیش پارەمیا پێیان بچن کان ئانێک مزانی ڕایان کرد دوانیان ڕایان کردەوە وتیان باوکە براکەمان سەگ پەلاماریاوە کاتێک هاتمە دەرەوە سەگەکە نەمابوو هەتر فرانمە خەسخانە و لە خەسخانە سەگی بێلانە بوو بەڵێ سەگی بێلانە بوو ئیتر بفران بۆ خەسخانە و لە خەسخانە دەرزی شتیان بۆ کردووەمانە وتیان بڕۆرەوە چوومە خەسخانەی شۆڕش وتیان بڕۆرەوە دوایە وتیان بڕۆ بۆ خەسخانەی شار چوومە خەسخانەی شار ئەوان شتیان هەماشتمان بووە ئەوەی کە لە خەسخانەی شۆڕش کراوە لێرەش هەر هەماشتی بۆ کرێ بڕۆرەوە هیچ عیبی نییە ترم کوڕم بردەوە ماڵەوانێ دوایی چەند ڕۆژێک ئەم کوڕەتی چاوم دێشێ کە بردم بۆ خەسخانە بە بۆنێ چاوێشەکەیەوە لە خەسخانەی مناڵان دوای 3 ڕۆژ وەفاتی کرد. هیچ کەم و کوڕی لە چارەسەرەکەی هەبوو؟ کەم و کوڕی چارەسەرەکە ئەوە بوو یەکەم ڕۆژ نەفەحسیان بۆ کرد نەهیشتێ بەس ئەوە نەبوو دوو دەرزی کوتانیان بۆ کردو لەگەڵ دەرزیەکی گەزازا دەرزی گەزازەکەش لەوێ نەبووە لە دەرەوە خۆمان بۆمان هێناوە دەرزی گەزاز لە ناو نەخۆشخانەکەی نەبووە نەخێر نە لە شار نە لە خەسخانەی شانە لە خەسخانەی شۆڕشش هیچیان دەرزی گەزاسی تیانە بوو. ئەو ڕووداوە کاتێک کە ڕوویەوە کەسی گەورە لەو دەوروبەرە نەبووە کە ئەو سەگە نەبینراوە؟ نەخێر کەسی گەورەی لێ نەبووە مناڵەکان نیوەڕۆ بوون چوار مناڵمەیە هەر چواریان بێ گۆم نردوون بۆ دوکان دوانیان 5 ساڵە دوانن پەلاماری دوانن یەکیان کوڕێکیان کچە پەلاماری کوڕەکەی یاوە و کچەکەش چۆ بۆ کچەکەش دوو کوڕەکەی ترم پەلاماریان ناوە ئەنا ئەویش یەگەست واتە پەلاماری کچەکە شیاوە؟ بەڵێ پەلاماری کچەکە شیاوە بەڵام فریای کەوتن دوو کوڕەکەی ترم. ئەو بریناری هەبووە؟ نەخێر نەیبووە بەڵام ترساوە زۆر ترساوە ویش ئەوە تا ئەویش چەند ڕۆژێکە ئاتوشی خەسخانەی پێکەین. دوای ناخۆشیتان بێ پێم خۆشە بچمە لای دایکی بۆ خۆتان خۆش بن دوای ناخۆشیتان بێخاتون ئەو کاتەی کە لە نەخۆشخانە بوو دۆخ و تەندروستی چۆن بوو چ ئاماژەیەک هەبوو بۆی کە دۆخی خراپە بێ؟ سەرەتا بەخێر بێن ئێمەتان بیر بۆ سوپاسدانەکەم وڵی دۆخی سەرەتا بز لیک و شت لە لوت و دەم و شتی ئەهات ئەتر من بەڕاستی حاڵەتەکەم بیرچوو بۆ چووکە بەڕاستی کاتێکی بەسەرا تێپەڕی بوو شتێکی وا نەبوو لە مێشکماکە شتێکی وێ بەسەر هاتە بێ ترێ و دکتۆرەکان وتیان حاڵەتی ئەوەیە بۆ نمونە دەرمانی مار و مشک و مێر و شتی خوارد بێت ئەتر منیشتم بەخوا ئەو شتانەم نییە لە ماڵەوە ئەتر دواتر من بە ڕۆژوو بووم چوم ڕۆژۆکەم شکان باوکی وتی دکتۆرەکە پێی وتم هیچ شتێک پێوەی نەیەوە شتێک گەست بێتی بیری کەوت بۆیە وتبی وڵی تقریبا 2 هەفتە لەمەوە پێشە بێ شتێکی وە حاڵەتێکی وێ بەسەر هاتووە بەڵام چارەسەری پێویستمان بۆ کردووە و هیچ ڕێنمایەکی تریشمان پێ نەدراوە تەنهاوتی ئەگەر کوتانی مناڵی بۆ نەکراوە 2 کوتانی تری بۆ بکەن و لە خەسخانەی شیرەکە و تا ئەگنا دۆخی تەندروستی دقە بە دقە خراپتر ئەبوو زیاد لە حەد بێتاقەتی کردبوو یەکەم جار سەرەتایای لە چاوی دواتر زمانی ئەیگرت بە منی قسەی ئەکرد دواتریش هەستم ئەکرد پەلاماری سەر و قژ و گیان و شتی خۆی ئەیە ئەتر حاڵەتەکەی وردەوردە تێک ئەچوو ئەتر دواتر کە تێک چوو بردمان بۆ عینایە لە عینایە حاڵی تێک چوو گیانی ئەتر بە هەناسەدانی دەست کرد هەناسەیان پێ ژنان گیانیتیانە ماوە. کۆتاجار چی پێوتی؟ سەگانی چی بوو کۆتایی لە کۆتایی جوان وەکو ئێستا لە بیرمەکە پێم ودوتم ئاەتەل کورسی بخوێنە دایگیان
وتی لەبەرم نییە پێم بڵێ پێم وت و خوێندی وتم بڵێ خوایگیان شفان بێ وتی خوایگیان شفان بێ وتم قل والله حد بە خوێنە دایکیان وتی ئەوانم لەبەرە پێم مەڵێ وتم باشە بە قوربانت بم کە ئەوەش هەدوو دیسان بڵێ خوایگیان شفان بۆ بنێری وتی خوایگیان شفان بۆ بنێری داوای دەمانچە سیارەی کردبوو دایکە بمرێ باوکی ویستی بۆی بێنە تر منیش وتم بانگی دکتۆرەکانم کردووە سۆندۆشتەکەی بۆ لێکەنەوانە بیبێن تا توالێت تر باوکی یەکسەر گەشت و دەمانچۆشتەکەی بۆ دانان دایکی بمرێ ئۆ بەدەستیەوە نەگرت وتی وتم پێم وتۆ سۆندۆشتەکەی لێکەنەوە و تا توالێتی بەرین تر دوو لە ڕووی بەڕێستان هین سێ چارەکەکەیم بۆ دانا و ویستمان بیمێنێت توالێتەکە و تر ڕۆحی دەرچوو بەدەستمەوە تر دوو سێ ڕۆژ بە هەناسەی دەست کردە ژیان لە خستخانەی ئاسیا دۆخەکە ناخۆشە لەوێ خستخانە وەزعەکەی تێک چوو دواتر بردمان بۆ خستخانەی ئاسیا تر لەوێ وەزعەکەی زیاتر تێک چوو بەتەمای نەبووین دۆخەکە ناخۆشە بەڵام داواکاریتان چییە؟ وەڵا داواکاری منەوەیە کە زیاتر دایک و باوک من حەزم کرد کە هاتوون و بەخێراتنیشتانە کەم بەڕاستی هۆشدار بن لە ڕووی ئەوەی کە نهێڵن مناڵەکانیان بەخەم نەکەن لە دەرەوە چکە بەڕاستی ئێستا زۆربەی کۆڵان زۆربەی ماڵ مناڵی ئێستا بەڕاستی گوێ لە دایک و باوک ناگرێ گوێ لە کەس ناگرێ حەزەکەم نەچنە دەرەوە ئێستا بەڕاستی من سیانی ترماوە بەخوا بێخەمیان ناکەم بۆ هیچ شتێک یعنی دوانە بوو لەگەڵ کچەکەمە ئێستا کچەکەشم دوو سێ ڕۆژە هۆشی بەخۆیەوە نییە زۆر ناڕەحەتە یعنی سپاسی خی گەورە ئەەکەم ئەو بارەیە بەسەر شانی منە بەڕاستی زەحمەتە ناڕەحەتە بۆ ئێمە بەڵام ئیتر هۆشداری ئەوەیە من حەز ناکەم بەڕاستی مناڵ ئیهمال بکرێکە بچێتە دەرەوە کاتەکەشی گەرما بوو کەس بە دەرەوە نەبووە تەسەوری ئەوەکەم ئیجنا ئینسانیەتیشمەوە لەم ڕۆژێ هاوکاری بەرامبەرەکەت بکەی بەڵام هۆشداری منەوەیە کە دایک و باوک نێڵە مناڵەکانی بچێتە کۆڵان چکە بەڕاستی لەگەڵ ڕێزمە ئێستا سەگ زۆر بووە بەڕاستی منتیقی ئێمەش منتیقی قرگە و کانی باو لای خستخانەی شۆڕژ من خۆم لای مزگەوتی نزان بەڕاستی ئەوەنەی والێ خۆم بە دەمی خۆم بژاردوومە تەجبیهات نەبێ 23 دانە مۆڵی وین وەکو مەڕ یعنی پاڵ کەوتون هەمویان زۆرن بێحەد زۆرن یعنی ئەوەنە زۆرە یعنی داواکارم لە حکوومەتی شتێک بکات هیچ نەبێت لیژنێک پێک بێنن کە کۆیان کەنەوانێ ئەو نەزەرە لەم با کەسی تر وەخۆ من جەرگی نەسووتێ بەخوازێ چوار ڕۆژە ئەکوڵێم لە ناڕات دو ناخۆشیتان بێت ئیشەڵا کۆتا خەمتان ئەوێ کاکشەوە داواکاریتان چییە لەلای پەیوەندیدار ئێوە؟ وڵای داواکاریمان ئەوەیە تر شتێ بکەن کە ئەم جاترم ڕوودا دووبارە نەبێتەوە بۆ دایک و جەرگی دایک و باوکی کەسێتر نەسووتێ و هەر ئەو داواکاریەکەمانەوە حکوومەت بێتە سەر خەت و ئەم سەگە بێلانانە کۆکاتەوە و بیان کاتە شەڵدەرێکەوە شتێک و شتێکیان لێ بکای تر بۆی جەرگیەکی تر نەسووتێ و هەر ئەو داواکاریمان دەستپاس بۆ پەڕێستان دو ناخۆشیتان بێ بەڵێ ئەو کە جوبیسی بوون ئەمە ئەم ڕووداوە نزیکەی 2 هەفتە لەمە پێش ڕووی داوە کاتێک لە نزیک نەخۆشخانەی شۆڕژ لە گەڕەکی گوڵەباغ کە ئەمە دوو منداڵانە چوون بۆی کە شت بکڕن لە دوکانێک سەگ پەلامای داون 3 ڕۆژ لەمە پێش یەکێک لە منداڵەکان جیانی دەستداوە.